کاتتان باش هاوڕێیان دەیبورن لە بادوێنێ ئەو ڤیدیۆ بڵاوکەنەوە بەدەتر وا ڕێکەوتن دەزار لە دەروەی ئیرادەی ئێمەیە ئەوڕۆ باز لە یەکێک لەو تاوان و عەقڵ هاوشێوەی داعش چۆن داعش تەقینەوەی دەکرد ئەوە باسەکەن یەکێتی بەرامبەر پارتی کردی ڕاستە کەریم سنجاری مەسئولی پاراستن یان کاو کات پێ دەگوترا ڕێخستنی تایبەت بەڵام شێوە میتۆدەکە فاشیانەیە شێوەکە فاشیانەوە هیچ وەخت خۆی وا پاروەردە دەکرا ئەوە عنفی شۆڕش ژێڕیە تا لە کاتێکدا تۆ بیکەی وەسیلەک لە وەسیلەکان لە ململانێ بەرەحاڵ هاوڕێیان ئەوەی داعش کردی ئەوی ئەمان گۆ دیتان بڕوا بکە لە ٩ ساڵ لە ٩ ئێمە دیتمان تەقینەوە وەک دیتان تەقینەوەی زاخۆیان کرد بەمل بۆ ئەوی بەمل پەککە و دابینین نەگەر یەکێتی کۆسڕەسوول ئەمری ئەدامیە بوو کە 10 ساڵ جێگیری مەسعود بارزانی بۆ ئەمری ئەدامەکە هێشتا ئیلغا نەکرایەوە مستەفا سەید قادرە ملپانەش بڕیار لە سێدارەدانی هەیە بۆ زانیاریتن بەهۆی کوشتنی 50 چەکداری پارتی لە ڕانیە کە خەڵکی ئاکرێ بوون بێ تاوان چەکدار بوون هاتبوونەوە کەتونە ناو هێزەکە یەکێت وێزیاتی وەکو دیل مامەڵەیان لەگەر بکری هەراوە ڕەشاندیە ئەکو وەکو دەڵێم وەکو داعش ئەو یەک لەو تاوانانەی تر بوو کە یەکێتی کردی بە هیوام ڕۆژێک یەکێک ئەو چیرۆکە باسکە یەک کەسیان قوتار کرد یەک کەس قوتار بوو ئەویش ئەڵێن هەتا بەخینێکی ئەو هەموو هاوڕێی چەکدارەی نووسبیان کۆمیتە یەکێتی بارەگای لەقی پارتی بۆ ئەویش ئەمری ئەدامی هەیە بەڵام ئێستا جێگری سەرۆکی بووی هەرێمە ئەوە قەشمەری خانەکەی ئەو دووسێ حزبەیە تەقینەوە ئێستا بازەوە دەکەن کو هەوڵی کوشتنی کەریم سنجاری دراوە لە چرکەی ئەخیری ژن ناردن لەوەی ژەهر بدرێتن و بیچیژێ و بە فلیمی ڕوت مەلا بەختاریانوە کرد دیر کوشتن یعنی لەو 4 ساڵی بە سەدان کەس خۆی تەسلیم دەکرد بەسەر لە ناو بەرەی جەنگ دەکوژرا یعنی داعش هەندێکی بەدیل هەیە بەس ئەوە نیتیان ئەو دیلانەی یەکێتی لای پارتی هەمووی ئیدوای سویەکی ئەبە بۆ زانیاریت ئیدوای سویەکی ئەبە بەدەگمەن دیلێک ئەگەر خۆی و مەسئولەکە بە ویژدان بووایە ئەگەر نا هەر لە ناو شەڕمیان دەکرد ئەم دێنە لەگە برادرە قسەم کرد گوتی بەڕێکەوت قوتار بن ویستیان ڕەمیم بکەن هێزی مەهاتە سەر یعنی ئەوە نەبوو تەبدیل نەبوو برێمەوە نەبوو برێ ئەوە دیلۆخ هیچ پرەنسیب مەیت دەفرۆشاوە مەیت دەفرۆشاوە یان جاریوان نەدەدرا لەسەر ئەوەی کو بەس ماوەیەک خەڵکی دەکرد لەسەر ئەوەی کوڕی پێشمەرگەیە ئەوان ماڵەکەشیان تاڵان دەکرد وەکو بەسکو لەگەڵ بەشێکمانی کرد ئەمە لە دیبەگە دەرکرێن لە 15 ماڵ بووین نەماڵی ئەو پێشمەرگە و شتانە لە ماڵیش دەرکرێن بەس ماڵەکەیان تاڵان نەکردین بەڕاستی بەس پارتی یەکێتی لەگە یەک تاڵانیشان دەکرد ئیتر هەرچی وەسیلەی فاشی هەبوو کردیان لەگەڵ یەکتری ئەو مێژوو دەبی بەعز بکرێ دەبی بەعز بکرێ نابێ بڕواچکو ئەوە ڕەفت عەقڵیەتی ئەو دوو حزبەیەکەش کە دەیانگرێت هاوڕێیان یەک لەو تاوانانە ئەگەر لەگەر کەریم سنجاریەکی هەرا ڕەخوێن ڕێشتا من کەریم سنجاریەکێک لە مجریمە هەرا قێزەوەنەکانی باشوورە ناپاک قسە هەیە لەسەر ئەوەی کەریم ئەگەر جورئەتت هەیە شکایەتم لێ بکە لە سوید ئەگەر غیرەتت هەیە هەموو سێمانەیە هاوڕێم ڕاوکەم شکایەتم لێ کردیە باش چەند جار بڵاویشم کردەوە بەڵگەی بە پێویست نییە و سوید لە ئەو ڕۆکەدا ناوێ ئەوانە عقوبە بدە ئەو جەپەیە لەگەر حکوومەتی هەرێم دروستکە بەس مایە بە منیان گوت کەریم پێیان گوتیمە هەر وەختێک تلێگت هینە ئاکتیڤی دەکەینەوە بەخۆت تێدەگەی ڕۆژێک کەریم ئەتو زۆر ئەزیەتی ئەو خەڵکەتدا کورمارۆدان هەتا بڕیاری دەستدرێژی سکسی ئەو کەریم سنجاریە سایدەیە دەستدرێژی سکسی تیرۆر تەقینەوە هیچ نەمایانەی کردبی هیچ نەمایە مەسئولی پاراستنی کۆن کە ئەو کات بە ناوی ڕێخستنی تایبەت بوو یەکێک لە مەجریمە هەرە پیسەکانی کورد کەریم سنجاریە کەم لەوە باز دەکەم لەگەڵ ئەوش دژی ئەوم بە وەسیلەی هەوڵی کوشتنیان درا بۆیش باز دەکەم ئەوە لەبەوە نییە کەریم نەکوژرا بە نانەمەت هەموو سرکەیەک چاوەڕێی ئەوین ئەو کابرایە بدرێتە دادگا سزای خۆی وەربگری کە من دڵنیام لە 500 ساڵ کەمتر نابی و ناوت کەریم بەخۆ بە منداڵەوە بەخۆ بە منداڵەوە ئیلە ئەبەد ڕوو ڕشتەبی ئاوڕیان و ئەوەی ئەمە زانیتم خێزانەکەی
خێوکپێنینجی وەردەگری لێرە لە سویدانی پارەی وەکو نەخۆشی وەردەگری کەچی لە سەفارەتە چشتەوە دەکەن وەختێک لە عێراق داوام دەکردوە چۆەوەی ئاوانە ڕەنگی کەریم سنجاریش تەقاعدانشت لێرە وەرگرتی ئاوا بێشەخصێتن بەهەرحاڵ کەریم سنجاری ئای ڕۆژێکەکە دەتگرین چه ئەزیەتتدا خەڵکی چه ئەزیەتتدایە باشە بەس پێم برێنەوەی نەوەکانتان چشان ئازارشێک دەکا بەوەی تۆ هەر لە کارە ساتی هەکاری بگرە هەر لەو هەموو تاوانەوە بگرتە چت کرد جگە لە تفونەلەت لە بۆ گۆڕ و خۆت و ئەبوو ئەژدادیش دەڕوە وەرە کەریم وەرە لێرە شکات لەم کە برێ ئیهانەم دەکەوە بی 100 مەلەفر لەسە بکرێتەوە هاوڕێیان گروپەکە بوون هەمکۆ خەلۆ بوو ئابزانم پەروین خەزە دیسکۆ خەلۆ بوو چییە بوو وەڵایەکەچی خەپە بوو مرد لەگەڕەکەی مەدەژە زۆر خەپ ناوەکەی مەسەر بەس هەمکۆ و پەروین و ئەو خەزە دیسکۆیە گروپەک بوون دەرێن کۆن وازام لە تەلەڤیزیۆن و شتی پارتیگەل بوونە ئیزاعەیان بوونە دوای ئەوە بچونە ناو گوڵان لەگەڵ گوڵان بەڕاستی دەوریان زۆر خراپ بوو لە شەڕی ناوخۆ لە تەحریز کرد تەحریزکردنی خەڵک لۆ شەڕ گروپەک بوون زۆر دەوریان خراپ بوو کو لە ناویەکێتی گروپەکە بوون لە ناو پارتیش گوڵان دینەمۆی ئەو شەڕە بوو ئەوە لە ناویشان ئەو گروپە بوون ئەوانە تەحریزی یعنی کەتونە سەنگەری پارتی هانی خەڵکیان دەدا لە دژی شەڕی ناوخۆ ئیترە تو هەر لایەک بی هەر کوڕی خەڵکت بە کوشتایە حەقانەت ئەو خەزە دیسکۆیە ژنێک بوو بەداخەوە لە جیاتەوەی وەکو خەزە باوەی ژنیکێک کۆشەر پارتی وێچێتی مەسەلەن هەبی خەزە دیسکۆیان دروست کرد مزدەوەج وابزانم ئەوە بوو سی خوڕی مزدەوەج بووە لە بۆ یەکێتی شیشی کردێ لە بۆ کەریم سنجاریش کە مەسئولی ئەو کاتی کەریم ڕێخستنی تایبەت بووە ڕێخستنی تایبەتەوە تا پاراستن دوایە مەسرۆر 2002 بوو کۆتایی یەک و بدایەتی دوو کردێ ڕێخ پاراستن ئەو کەریمە مەسئول بوو دەیان جەریمەشی کردێ وەڵڵی جەماعەتی شێخزانە لە خزمەتیان یەشێک لەوانە وتی وازم نەقیب لوقمان بوو نا یەکەشکە بوو شاوێسی بوو گوتبی بەس ئەوە بگەێن ئەو کەریمە هەوڵی دابوو دیبلۆماتکارەشی سەردانێشێتی کردبوو بکوژی ئەمریکی هەتا بڵێ فەوزا هەیە لە ژێر دەسەڵاتی یەکێتی بەو شێخزانایی بەهەرحاڵ هاوڕێیان نۆتپێنج یەکێتی خەزە دیسکۆ کە مەشهوور بە ژنێک بووە بوو تەمسیر و شانۆی کردێ بەڵام سی خوڕی مزدەوەز بوونە لە هۆردولایە پێیان گوتیە بڕۆ دەنجی کەریم سنجاریمان و تەزیلکەکە قسەی لەگە دەکەی بەس حاکم قادر من نازانم کۆسرەت چەند دەوری هەیە بەس حاکم قادر دەوری باڵایە بوو مدیری بەس بێگومانەوە گوتم بێ ئۆکەی کۆسرەتیش نەکرایە ئەو کارە تەزیلێکی کچکەیان دای تێ پێیان گوتیە کە چێکنی تەزیلەکەی دابگرە و دەنکەی تەزیلکە ئیتر ئەو ژنەش سەر بە کەریم سنجاریش بووە لە مەعتەبەرەکانی بووە لە ژێر دەسەڵاتی یەکێتی هات سۆی کردی و چتە هەردوو لایەن ینی ئۆکەیە بۆکو گوتم چیتە ژۆر ینی بەخۆ تەزیلێکی کچکەی پڕ لە تەقینەوە مەوادی تەقینەوە چیتە ژۆرێ ئەستەعداماتی بڕیەت شتەکە ناو سادەقەی کە لەگە ژنەکەی قسەی دەکرد و دەرپێیان پێ لەبەر کردەوە باش شتی سکسبازی دەگرە لەوە شتێ پەڕیە سادەق لەگەری چووە پێش ئەستەعداماتی دانایە بەلەوەی بگاتەکەن کەریم سنجاری بەلەوەی بگاتەکەن کەریم گوتی لێرە بەدەچم بە کەریمی دەڵێم ئیتر ژنەکەش نەزام ینی ئەوە بووە گوتی بەلەوەی بچمە ژۆرێ با تەزیل بکەم لە ئێستاکەەوە نەک لە پێشەوی ئیتر کە دەگمەی داگرتی و تەقیتەوە بە خۆی بوویتە پارچە پارچە یعنی هەمووانەی کە ئەوە دوایوێنەکان بڵاو کراوە لە ئەوانە ئیتر ژوورەکەی تەفری تو ناکرد بوو ژنەکەش پارچە پارچە بوو سادق و کەریم سنجاری ژوورەکەی تر بوونە کە لە هوتێلێک بوونە دەرە نێشێک لە هوتێلە بۆ کە وەخت خۆی سەدام ینی مەواد و کەرەستەی بە توانای ڕژێمی بەعس
لە هوتێلە ڕاقی و کەم نەپەڕی بۆ ژوورەکەیت یعنی 10 سانیەت کە بایە سادق و کەریم سنجاری دەبا ئێستا یادی چەند 95 دۆ ئێستا کە 27 ساڵەیان ئەو بکەین برێن وەچی هەموو مجریمەکان کە ئەو دووەت مرد کوژران بەڵام بە سوتفە بەڕێکەوت خەزە دیسکۆ کە مزدەوەز بووە و من دڵنیام حاکم قادر و یان ئاسایشی یەکێکی پێیان نەگوتیە ئەوە قومبەلەیە پێیان گوتیە دەنگ تەزیت کە ئیش کە دایگرتیە و خۆی پارچە پارچە بوو نەگەیشتە سەری یعنی 10 سانیەت کە بای ئەو دەدەکوش ئەوە یەکێک لەو تاوانە گەورانەیە کە یەکێتی بە دەستگای زانیاریە یان ئاسایشە یان حاکم قادرە کە ئەنجامی دایە لە مێژوو تۆمار دەکرێت با لە بەرامبەر کەریم سنجارێکی خوێن ڕێژ بی تاوان هەر تاوانە ئوسلوبەکە خەتەرە ئەو هاوڕێن ئەو کات پارتی دیعای دەکرد لە سوازم ئەوەی درۆ بووم شۆفرلێتە چی پیکاپ شۆفرلێتەکی گەورەیان پیشاندا گوایە 150 کیلۆتی ئەنتی تێدا بوو بە تەمابوونە هەموو مەسیفی مەسیفە سەری ڕەشە چییە تەخت بکەن بە مل کۆسرەتیاندا دەینا ئەو دەمی دەبەرێ ئەو کات کۆسرەت وەکو ئەوە بوو لە هەولێرە کولفی کول بوو یعنی وتیان کۆسرەت ئەوەی ناردیە گیرایە بەس ئەم پرسییم ئەڵێن لە مابەینی مەکتەب ئاسکەری و پاراستن بووە و بەخۆیانیان تەقانتەوە ئیتر ئایا پارتی سیناریۆی کردی ئەوە یانێچێتی مابووە لەوێن دەڕا تەحویلی سەری ڕەش بکات ئەنی بزانن شەڕەکانیان بەو شێوە بووە دەیان شتیکەیان کردێ بڕوا بکە لە دوای سوێکی ئابیان گۆ ژنیان بردیە بە پارە فرۆشتیانەوە ژن کوێستە داعش ژن نابە بەڕاستیش داعش پیاو دەبە دەفرۆشتەوە ئەوان ژنیان دەبشت گیل کوشتن بە لێشاو ماڵ تاڵانکردن گرتنی بابوو برا تەعزیبی وحشیانە حکوم بڕۆژۆرێ شوێن کۆمەڵکوژی کورە چەندین کۆمەڵکوژی پارتی ئەنجامدایە باز لە هەولێرێ سوورچەکان پەکەکە کۆمەڵکوژی مەسیف یەکێتیش کۆمەڵکوژی ئەوەی کرد ڕانیەی کرد مستەفای سەید قادر و مستەفای چاوڕەش و ئەو مەسئولانە کردن هاوڕێیان ئێمە هەوڵ دەدەین ئەو دۆسیانە هەوڵ دەین تکایە هەری کارمان بن بە ئەو مێژووە ڕەشە قەترانیە پڕ لە خێناویەی ئەو دوو حیزبە چەندە زۆر باز بکرێت کەمە یعنی هاوڕێیان هەموو میلەتێک یەک دوو هەڵی هەیە یەک دوو ناپاچی هەیە ئەگەر هەیەیان بی کورە بەزیمە هەموو ڕۆژێکیان سیوێکی ئابە هەموو ڕۆژێکیان خیانەتە کاتێکی خۆش